لیستی کۆمەڵی دادگەری دەمڕەنجی هەموومانە. بەرنامەی هەڵبژاردننی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان بۆ خولی پێنجەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە تەوەری دووەمیدا جەخت دەکاتەوە لەسەر کارکردن بۆ چەسپاندنی مافی هاوڵاتی بوون، چونکە چەسپاندنی ئەو مافە بە دامەزراوەیکردنی بنەما سەرەکیەکانی دەوڵەتی هاوچەرخ و مەدەنین. لەوانەیە بۆ وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست کارکردن بۆ دەستەبەرکردنی مافی هاوڵاتی بوون وەکو بابەتێکی تیۆری لە قەڵم بدرێت، چونکە هەژمونی حیزب بەسەر دەوڵەت و دەستگاکانیدا ماوەیەکی زۆرە لەم ناوچێدا ڕەگی داکوتاوە، واتە بە پێچەوانەی وڵاتانی خۆراوە کە حیزب کەوتووەتە دوای چەسپاندنی بنەماکانی دەوڵەت و لەو چوارچێوێدا کار دەکات، بۆیان ناتوانێت وەکو پارتی خۆرهەڵاتی مەترسی لەسەر بنەماکانی دەوڵەت و دیموکراسی دروست بکات، کە سەرەتا وەکو شۆڕژگێڕێک دێت و جێگەی حیزبی پێشوو دەگرێتەوە و دوجار هەمان سیناریۆی پێش خۆی دووبارە دەکاتەوە. بۆیە عێراقی دوای 2003 بە بانگەشەی هاوپەیمانان دەبوو وڵاتی دامەزراوەیی بێت و حیزب لە چوارچێوەی ئەو دامەزراوانەدا کار بکات، بەڵام نزیکەی 2 دەیەیە عێراق نەیتوانیوە ئەو قۆناغا تێپەڕێنێت، بەڵکو حیزب و خێڵ و پێکاتەکانی زیاتر کەوتونەتە جوغزی تایفی و جەنگی خوێناویەوە. چەسپاندنی ئەو بنەمایانە بەر لەوانی تر دەبێ خەباتی فراکسیۆنە کوردستانیەکان بێت، چونکە ئەوە بنەمای هاوڵاتی بوونە کە مافە دەستوریەکانی دەچەسپێنێت و لە دەوڵەتێکی مەدەنی و دامەزراوەی خزمەتگوزاردا هەمووان بە هیوا و ئاواتەکانیان دەگەن. لە ماوەی ڕابردوودا سزادانی سیاسی و چەوساندنەوەی تایفی و مەزهەبی و نەتەوەیی لە عێراقی بەناو هیوە و ئاشتی دوای 2003 بووەتە دیاردەیەکی قێزەون، بۆیە تا ئەو چەوساندنەوەیە چارەسەر نەکرێت ئەستەما پێکاتەکان بە مافەکانیان بگەن. گەلی کوردستان مافی ڕەوای خۆیەتی قەرەبووی زیانە مادیەکانی پرۆسەکانی بەناو ئەنفال و کیمیاوی باران و قڕکردن و ڕاگواستنی گوند و شارەکانی وەربگرێتەوە. ئەوەش لە ئەستۆی حکوومەتی ناوەندیدایە کە میراتگری حکوومەتی پێشووە و بە پێی یاسانێ و دەوڵەتەکان دەبێ قەرەبووی زیان لێکەوتوانی ڕژێمی پێشوو بکاتەوە. هەروەکو لە ماوەی ڕابردوودا زیانەکانی جەنگی دووەمی کەنداوی بژاردووە. حکوومەتی مەدەنی بەرپرسیارە بەرامبەر هاوڵاتیان و گەشەپێدانی خزمەتگوزاریە تەندروستی و پەروەردەی و بەها خێزانیەکان کە لەم کاتەی عێراقدا گەڕاندنەوەی ئاوارەکان بۆ شوێنی نیشتەجێبوونیان و قەرەبووی زیانەکانیان و ڕێگری لە هەر گۆڕانکاریەکی دیمۆگرافی لە سایی چەکدا ئەرکی گەورەی ئەنجومەنی نوێنەرانە کە چاودێری وردی کارنامەی حکوومەت دەکات. لەوەتەی عێراقی پاشایەتی لەژێر هەژمون و چاودێری بەریتانیادا دامەزراوە و هەمووان ناچارکراون بە پابەندی سنوورەکانی ئەو دەوڵەتەوە، مافی پێکاتەکان کراوەتە قوربانی خواستە ئیمپریالیستیەکان. لە دوای هاتنی سیستەمی کۆماریش نەک هەر چارەسەر نەکران بەڵکو ئاڵۆستریش بوون، بۆیە هەزاران کەس لە چوارچێوەی دیکتاتۆریەتی ناوەندیدا زیانیان بەرکەوتووە. ئەرکی پەرلەمانتارانی نوێیە کار بکەن بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی ئەو ستەمکاریانە. بۆیە پاڵێوراوانی لیستی کۆمەڵی دادگەری بۆ چارەسەری ئەو کێشانە و هێنانەدی ئەو خواستانە بە هاوکاری هاوپەیمانی لەگەڵ فراکسیۆنەکانی دیکەدا کاری جددی دەکات لەسەر بەمەدەنیکردنی دەوڵەتی عێراق و هەر بەوەش گەلەکەمان و پێکاتەکانی عێراقیش بە مافەکانیان دەگەن. تمت الموافقة. أطلب من المجلس التصويت على مقترح اللجنة لتعديل البند